الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. گەیشتینە ئاەتی 283 کۆتایی سوورەتی بەقەرە کە لەو ئاەتی 283 دا ڕێک تەواوکەری ئاەتەکەی پێشوویە کە باسی قەرز دەکا. دەرسی ڕابردوو لە ئاەتەکەی دیکە باسمان کرد گوتمان ئەگەر کەسێک معاملەیەکی لەگەڵ کەسێکدا کرد بە قەرز پێویست دەکا وا باشە قەرزەکە بنووسن کاتەکەی دیاری بکەن دوو کەس بکەن بە شاهید. بەڵام لەو ئاەتەدا خوای گەورە باسی حاڵەتێکمان بۆ دەکات کە نووسەری لێ نییە یان لەوانەیە شاهیدی لێ نەبن. لە جیاتی نووسین و شاهید بەدیل چییە؟ کاتێک کە کەسێک قەرز دەدا بە کەسێک و لەوانەیە متمانەی تەواوی پێ نەبێ یان لەوانەیە دڵنیان نەبێ لەوەی کە قەرزەکەی بۆ دەگەڕێنرێتەوە. خوا دەفەرمێت وئین کنتم عەلا سەفەرین، ئەگەر هاتوو ئێوە چوونە سەفەر وەلەم تەجیدوا کاتیبەن، لەو کاتەیدا دەستان نەکەوت کاتب نووسەرێک کە قەرزەکەتان بۆ بنووسێ فەریهان مەقبوڵە. ریهان یعنی ڕەهنێک بارمتەیەک لە جیاتی نووسین و قەرزەکەی وەربگرن لەو کەسەی کە قەرزەکەت پێداوە، لەو کەسەی کەشتەکەت پێ فرۆشتووە بە قەرز. معاملەیەکت کردووە لەگەڵ کەسێکدا یا مەبلەغێک پارەت داوە بە کەسێک، لەو حاڵەتەیدا لە سەفەر بیا لە سەفەر نەبی گرفت نییە. ها کە باسی سەفەر دەکا عادەتەن لە سەفەران کاتی خۆی نووسەر کەم بوون لە ماڵی خۆشت دابی ئەگەر کەس نەبوو قەرزت بۆ بنووسێ یان هەش بوو بەڵام لە زیاتی نووسین دەکرێت لە حاڵەتی قەرزدان بە کەسێکدا ڕەهنی لێوەرگری، بارمتەی لێوەرگری. هەنی ساحب قەرزدارە کە شتێکت لەکن دادەنێ هەر کاتێک قەرزەکەت لە کاتی خۆیدا بۆ نەهاتەوە یان ترسای لەوەی کە قەرزەکەی خۆت دەفەوتێ ئەو شتەی کە لەکنتە دەتوانی بیفرۆشی پارەی خۆتی لێ هەڵدەگریەوە و ئەوەی زیادە دەیدەیەوە بە ساحیبی خۆی. بەڵام مەرجە ئەو شتەی کە کەسێک بە بارمتە لەکنیدا دەندرێ هیچ ئیسفادەیەکی لێ نەکا. طبعاً ڕەهن لە وڵاتی ئێمە بە ناشەرعی طبعاً بەکار دەهێنرێ. ئێستا جاری وایە کەسێک پارەی دەدا بە کەسێک مەبلەغێک لە بەرامبەردا خانوویەکی لێ وەردەگرێ بەڵام دەسێتە ناو خانووەکەی کڕی خانووەکەی ناداتێ یان سیارەیەکی لێ وەردەگرێ سیارەکەی کڕین و فرۆشتنی پێدەکا. ئەو ڕەهنە جۆرێکە لە ڕیبا. ڕەهن تەنها بارمتەیە بۆ ئەوەی قەرزەکەت نەفەوتێ. بۆت هەیە بچی تاپۆی خانووەکەی لە کەسەکەی وەرگری کەسەکە نەتوانێت خانووەکەی بفرۆشێ بۆی قەرزەکەی تۆ نەفەوتێ. دەکرێت سیارەکەی لێ وەرگری لەکن خۆتی دانەی بۆی ئەگەر قەرزەکەی بۆ نەهێنایەوە سیارەکەی بکەی بە مڵکی خۆت بە نرخی خۆی یا بیفرۆشی و پارەی خۆت دەستکەوێتەوە کە لەو حاڵەتەیدا تەمان کەس لە قەرزدارە ناترسێ. شتێکی زۆر باشە، ئاسان دەتوانی قەرز بە خەڵکی بدەی ئەگەر دڵنیابی لەوەی قەرزەکەت لە کاتی خۆیدا بۆ دێتەوە و ئەو کەسەشی کە دەبێتە قەرزدار لەبەر خاتری ماڵەکەی خۆشی بێ قەرزەکەت هەر بۆ دێنێتەوە، معاملەی دەکا کەسابەتی دەکا خۆباندوو دەکا بۆ شتەکەی خۆی وەرگێتەوە پارەکەی تۆ دەداتەوە نە وەلحاصل ساحب پارەکە زەرەر دەکا نە ئەو کەسەشی قەرزدارە بە قەرزداری دەمێنێتەوە. جا لێرە کە دەفەرمێ ئەگەر لە سەفەر بوون یعنی مەرج نییە سەفەر بێ، یعنی ئەگەر لە هەر شوێنێکی بووی شاهید و نووسەر نەبوو لە جیاتی شاهید و نووسینی دەتوانی چ بکەی لەو کەسەی قەرزی پێدەدە یاشتی بێدە فرۆشی بە قەرز ماڵێکی لێ وەرگری، ماڵێکی لێ وەرگری نرخەکەی بەقەدەر پارەکەی تۆ بێ یان زیاتر بێ هەر کاتێک پارەکەی بۆ نەهێنایەوە بۆت هەبێ ئەو ماڵەی بکەی بە ئیخۆت بە نرخی خۆی یا بیفرۆشی و پارەی خۆتی لێ وەرگریەوە. هە لە فێقهدا پێدەوتر ڕەهن. وئین کنتم عەلا سەفەرین، ئەگەر ئێوە لە سەفەر بوون وەلەم تەجیدوا کاتیبەن کەستان دەست نەکەوت لە سەفەرەکەدا نووسینەکەتان بۆ بکە قەرزەکەتان بۆ بنووسێ فەریهان مەقبوڵە. ریهان یعنی بارمتەیەک وەرگرن و بارمتەیەک لەکن خۆتان دانێ. ئەوە واجب نییە تەبعاً ڕێکە پێدراوە و شتێکی باشە وەک دەڵێم قایمکاریە کە دەکرێت بۆەوەی قەرز نەفەوتێ. ئەدی فەئین ئەمینە بەعضوکم بەعضەن، ئەگەر هێندێکتان ئەمین بوون لە هێندێکتان ئەها جاری کە گوتمان ئەو ئاەتە عولەما دەفەرمون نەسخی ئاەتەکانی پێش و تریشی کردوتەوە. دەفەرمون ئەگەر ئەو ئاەتەی لەگەڵ نەبا هەر کەسێک پارەی دەدا بە کەسێک واجب بوو لەسەری هەم بینوسێ هەم شاهید بگرێت هەم کەسەکە ئەوەی دەبێتە قەرزدار و ئەوەی دەبێتە صاحب قەرز اعتراف بە قەرزەکەی بکەن.
بەڵام لێرە دەفەرمێت فەئین ئەمینە بعضکم بعضا ئەگەر هێندێکتان ئەمین بوون لە هێندێکتان سیقەتان متمانەتان بە یەکتری بوو دڵنیا بووی لەوەی قەرزەکەت نافەتوێ فەلیؤەدی الذی فەلیؤەدی یعنی بابی داتەوە ئەو کەسەی ئوتومینە کە بە ئەمین دانراوە ئەمانەتەوە ئەو پارەیەی ئەو شتەی کە بە ئەمانەت وەریگرتووە وەلیەتەق الله رەبە با لە خوا بترسێ وازحە یعنی ئەگەر کەسێک متمانەی پێکردی لە حاڵەتێکدا کە قەرزت پێدەدا یاشتت پێدەفرۆشێ بە قەرز خیانەت لە کەسەکە مەکە ئیستیفادەی خراپ لە متمانەی کەسەکەی مەکە مادام سیقەی پێکردووی متمانەی پێکردووی کە وەختی دانەوەی قەرزەکەت هات ڕێک قەرزەکەی بۆ ببەوە لە خوای گەورەش بترسێ لەوەی کە قەرزەکەی لێکەمکەی یا قەرزەکەی لێ دواخەی یان دەستا و دەستی پێ بکەی و ماندوویکەی پیاوەتی لەگەڵ کردووی چاکەی لەگەڵ کردووی تۆش کە وەختی دانەوەی قەرزەکەت هات مادام شاهدی لێ نەگرتووی لەسەری نەنووسیوی کاتی بۆ دانەناوی تۆش لە بەجوانی قەرزەکەی بدەوە فەئین ئەمینە بعضکم بعض ئەگەر هێندێکتان ئەمین بوون لە هێندێکتان یعنی قەرز بارمتەتان وەرنەگرت یا شاهدتان نەگرت فەلیؤەدی الذی ئوتمینە بابی داتەوە ئەو کەسەی کە بە ئەمین دانراوە یعنی قەرزدارەکە ئەمانەتەوە قەرزەکەی وەلیەتەق الله رەبەه با لە خوش بترسێ کە پەروەردگاری ئەوە وازحوانە ئەوە حکمێکی دیکە دەفەرمێت وەلا تەکتموا الشەهادە بە هیچ شێوەیەک ئێوەش کە ئەگەر بوونە شاهید شاهیدی مەشارنەوە شاهیدیدان بە درۆ چەندە گوناهە ئەگەر شاهیدیشت لەکن بێت و بانگت کە نەیڵێ بۆی تووشی مشکلەی نەبێت تووشی مەحکەمەی نەبێت تووشی لای قازی نەبێ یان بۆ ئەوەی ئەو دوو کەسانە تووشی گرفت و کێشە بن بە هەمان شێوە ئینسان تووشی تاوانباری دەبێت وەلا تەکتموا الشەهادە شاهیدیش ئەگەر لەکنتان بوو بانکران مەیشارنەوە وەمەن یەکتمها هەر کەسێک شاهیدی بشارێتەوە زانستک زانیاریەکی لەکن بێت داوای لێ بکرێ ڕاستیەکەی بڵێ و نەیڵێ فەئینەه ئاثم قەلبە بێگومان ئەو کەسە تاوانبارە دڵی خۆی تووشی تاوان کردووە تووشی دڵی خۆی کردووە خستوویەتە ناو دڵی خۆی تاوان تەبەن ئەگەر دڵیش تاوانبار بوو تەوان جەستە تاوانبار حەدیثەکەی دەفەرمێت لە ناو جەستەی ئینسانیدا پارچە گۆشتێک هەیە ئەگەر چاک بوو هەموو ئەندامەکان چاک دەبن ئەگەر گوناهی چوویە ناوێ تاوانی چوویە ناوێ پادشای ئەندامەکان دڵە ئەگەر دڵ گوناهی چوویە ناوێ تەبیعەن یعنی بە سروشتی ئەندامەکانی کەش تووشی گوناه دەبن والله بما تعملون علیم خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر زانایە واضحوانە وإن كنتم على سفر ولم تجدوا كاتبا فرهان مقبوضة أجر إيوة لسفرك دابون دستان نكوت هیچ نووسەرێک بارمتێک وەرگرن وشە بەوشە فەئین ئەمینە بعضکم بعض ئەگەر متمانەتان هەبوو هێندێکتان بە هێندێکتان فەلیؤەدی الذی بابی داتەوە ئەو کەسەی ئوتمینە بە ئەمین دانراوە ئەمانەتەه ئەمانەتەکەی قەرزەکەی وەلیەتەق الله با بشترسێ لە خوا کە پەروەردگاریەتی وەلا تەکتموا الشەهادە ئێوە ئەی ئیماندارینە شاهیدی مەشارنەوە ئەگەر شاهیدیتان لەکن بوو ومن یەکتمها هەر کەسێک شاهیدی بشارێتەوە فإنه آثم قلبه بێگومان ئەو کەسە تاوانباری کردووە تووشی تاوانی کردووە دڵی خۆی والله بما تعملون علیم خوای گەورە بە هەر کار و کردەوەیە کە ئێوە دەیکەن زۆر زانایە ئەو جا دەفەرمێ لله ما في السماوات وما في الأرض خوایە مڵکی خوایە تایبەتە بەخوا هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە طبعا هیچ ئاسمانەکان و زەوی خوا مڵکی خوان ئەوەی لە بینی ئاسمان و زەویشدا هەیە هیچ شتێکی تێدا نییە مەخلوقی خوا و دروستکراوی خوا و لەژێر دەسەڵاتی خوادا نەبێ ئەوە حەقیقەتێکە هەموو کەسێک بە ئیماندار و بێ ئیمانەوە ئیعترافی پێ دەکات ناچاری ئیعترافی پێ بکەیت چونکە هیچ کەس دەسەڵاتی بەسەر ژیان و مردنی خۆشیدا نییە لله ما في السماوات وما في الأرض هی خوایە ئەوەی لە ئاسمانەکان و ئەوەی لە زەویدایە وإن تبدوا وإن أجر تبدوا إن أشكراي كان دريخا ما في أنفسكم أو شتي كلا ناختان دا لدلتان دا شاردتانوا أو تخفوه يا بشارنوا يحاسبكم به الله يحاسبكم به لبرسينوتان لقل دكا خواي قبر لسر أو كاريكا لدلت دا ودري دخي
یا لە دڵتدایە و دەی شاریەوە. جا تەفسیری ئەو ئاەتەی هەندێک لە عولەما دەفەرمون مەبەستی شیرک و ڕیا و ئەو شتانن ئەو عیبادەتانن کە بە دڵ دەکرێن. کەسێک لە دڵەوە مشریک بێ هەر خوا لەسەری محاسەبە دەکا دەریشی خا وایە هەر لەسەری محاسەبە دەکرێت یان ڕیا کە زۆرێکە لە شیرک ئەگەر ئینسان لە دڵیدا کاتێک کە عیبادەت دەکا بە شاراوەی مەبەستێکی دیکەی هەبێت جگە لە خوا لە خۆ ڕازیکردن خوای گەورە هەر پێی دەزانێت و لەسەر ئەو گوناهە دەرونیە هەر محاسەبەی دەکا و بە ئاشکراش طبعا ڕیا بازی بکات و پێوە دیار بێ خوای گەورە هەر لەسەری محاسەبە دەکا. بەڵام هەر چۆنێکی بێت طبعا ئەو ئاەتە کە هاتە خوارێ سەحابەی پێغەمبەر خوالیان ڕازی بێ زۆریان لەسەر قورس بوو هاتنە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتیان ئەی پێغەمبەری خوا ئێمە پێشتر خوای گەورە داوای جیهادی لێکردوین دەیکەین و پێمان دەکرێت داوای نوێژی لێکردوین بەخشینی لێکردوین زەکاتی لێکردوین بەڵام لەو ئاەتەیدا تەکلیفێکمان لێ دەکا خوا کە پێمان ناکرێت ئەگەر کردار تاوان بەسەر دڵت دابێ و بشیکەی لە هەردوو حاڵەتەکەیدا خوا هەر لەسرت بنووسێت و لەسەری محاسەبەتکە تاوان کەس دەردەچێ تاوان زۆر جار ئینسان بە خەیاڵ بە فکر گوناهە دەکا وایە ئەگەر ئەو گوناهی بە فکر و خەیاڵ دەیکەی خوا لەسرت حیساب بکە وایە لەگەڵ ئەو گوناهەی کە بە ئاشکرا دەیکەی و بە فیعلی ئەنجامی دەدەی وەکو یەک بێ تاوان زۆر قورس و زەحمەتە خەڵکێک هەیە لەوانەیە بتوانێت خۆ بپارێزێ بەڵام بە 100% کەس ناتوانێت لە وەسوەسە و خوتخوتەی خراپی بە مێشک و بە دڵی دادەی خۆی بپارێزێ. بۆیە طبعا کە سەحابەکان وایان گوت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئێوەش دەتانەوێت وەکو هاوڵانی موسا بڵێن سەمیعنا وعەسەینا سەمیعنا گوێت لێ دەگرین ئەی محەممەد ئەی پێغەمبەرم بەڵام بە قسێت ناکەین پێغەمبەر فەرمووی ناوا مەڵێنێ و بڵێن سەمیعنا وأطعنا سمعنا وأطعنا أي پیغمبری خوا گوێت لێ دەگرین بە قسەشت دەکەین. جا دەفەرمێ کاتێک سەحابەکانی پێغەمبەر خوا لێیان ڕازی بێ زمانیان ڕاهات لەسەر ئەوەی گوتیان سەمیعنا وأطعنا و لە دڵڕەوە قەراریاندا خوا هەرچی پێیان بڵێ جێبەجێکەن طبعا خوای گەورە ئەو ئاەتەی لەسەر لا بردن. ئێستا دەیگەینێ بە دوو ئاەتەکەی دوایی طبعا ئەو ئاەتە منسوخە. ئێستا یاسایەکە چۆنە؟ گوناه ئەگەر ئینسان تەنها بڕیاری لەسەردا بێت و نیەتی لێهێنابێت هەتا نەیکە خوا لەسەری نانووسێ و ئەگەر نیەتت هێناو بەڵام لە ترسی خوای نەتکرد نیەتت هێناوە قەرارت داوە بەڵام لە ترسی خوای جێبەجێ ناکەی نەکەر گوناهت لەسەر نانووسرێ خوای گەورە بە خێریش بۆ دەنووسێ. وازەحە لەوەی کە دەشیکەین ئەگەر ئینسان گوناهی کرد و یەکسەر پەشیمان بووە دیسان مەلایکەتەکە یەکسەر ناینووسن خوای گەورە ئەوانە هەموو فەضلن خوای گەورە مۆڵەتێکت دەدا جان دەفەرمون سەعاتێکە یا چەند سەعاتێکە ئەو سەعاتە چەندە خوا بخۆی دەزانێ بەڕاستی ینی ماوەیەک فریشتەکان چاوەڕەت دەکەن ئەگەر دوای کردنەکەشی تەوبەی بکەی خوای گەورە هەر لەسرت هەر نانووسێ ئەی ئەگەر کردت و دوایە تەوبەت کرد دیسان خوای گەورە تەوبەکەت هەر لێ قبوڵ دەکات و هەر لەسەر ڕەش دەکاتەوە. بۆیە ئەو ئاەتە ئەگەر ئاوا تەفسیریکەین طبعا منسوخە بۆ بەچی نەسخ بوویەوە ئاگاتان لەو ملاحەزەی بێت طبعا بەو بڕیارەی کە سەحابە دایان ئامادە بوون جێبەجێکەن کە ئامادەیان دەربڕی گوتیان ئەی پێغەمبەری خوا سەمیعنا وأطعنا هەرچی پێمان بڵێ گوێڕایاڵت دەکەین خوای گەورە کاراسانی بۆ کردن بڕیارەکەی لەسەر ئاسانکردن کە دەیگەینی لا یکلف الله نفسا إلا وسعها کە لە کۆتاییدا یعنی خوای گەورە ئەو شتانەتان لەسەر لا دەبات و لێتان ناگرێ و محاسەبەتان ناکە کە لە دەسەڵاتی خۆتان دانین. یەکێک لەو شتانێک کە لە دەسەڵاتی ئینسان دانین ئەو خوتخوتە و وەسوەسە خراپانە کە ئینسان بەسەر دڵی دادێ. وازەحە معنای کوردیەکەی زۆر ئاسانە لله ما في السماوات وما في الأرض هی خوایە هەرچی لە ئاسمانەکان و لە زەویدایە وإن تبدوا ما في أنفسكم ئەگەر ئاشکرایکەن ئەوەی کە لە دڵتاندایە لە چاکە و لە خراپە طبعا وایە ئەو تخفوه یا بشارنەوە یحاسبکم به یعنی لێپرسینەوەتان لەگەڵ دەکا بەو کارەی کە لە دڵتدا بڕیارت لێداوە جا دەرت خستووە یا دەرت نەخستووە چێ لێپرسینەوەکەت لەگەڵ دەکا خوا فەیەغفر لمن یەشاء دوای لێپرسینەوەکەی خوای گەورە خۆش دەبێ لە کەسێک کە بیەوێ لە چێ خۆش دەبێ کەسێک تەوبەی کردبێت و پەشیمان بوو بێتەوە و عاقیبەتی خێر بێ وها لە حەدیثەکەش خوێنمان شیرکی بۆ خوا بڕیار نەدابێ خوای گەورە وەختێکە لێی خۆش دەبێ
فيغفر لمن يشاء خوای گەورە خۆش دەبێ لە چێ لەو کەسەی کە ویستی لەسەر بێ بەڵام خوا قەراری داوە ها لە چێ خۆش دەبێ خوای گەورە لەو کەسەی خۆش دەبێ کە هاوبەشی بۆ خوا بڕیار نەداوە کە شەریکی بۆ خوا بڕیار نەداوە ويعذب من يشاء سزاش دەدا ئەو کەسانەی کە خوا ویستی لەسەر بێ ئەوانەی بە تاوانەوە مردون و تۆبەیان نەکردووە و هاوبەشیان بۆ خوا بڕیار داوە خوای گەورە ئەوان سزا دەدا والله على كل شيء قدير خوای گەورە بەسەر هەموو شتێکدا زۆر بەتوانا و زۆر بەدەسەڵات واضحە دوو ئاەتی کۆتایی بەقەرە کە بەتەنێت طبعا حەدیثیان لەسەر و فەضل و گەورەیەکی تایبەتیان هەیە جارێ حەدیثێکمان هەیە پێغەمبەر لە فەرمێ صلی الله عليه وسلم جارێک جیبریلم لابوو جیبریل کە ئەمینی وحیە بۆ خۆی قورئان هەموو ئەو هێناویەتی واضحە لەو کاتەدا دەفەرمێت دەنگێک هات گوتی ئەی محەممەد دەزانی ئەو دەنگە چیە تم نا فەرمووی ئەوە دەرگایەکە لە ئاسمان کرایەوە تا ئێستا نەکراوەتەوە فریشتەیەک تێیدا هاتۆتە خوارێ تاوان تا ئێستا فریشتەکە نهاتۆتە سەر زەوی پاشان دوو نووری بۆ هێناوی کە ئەو دوو نورە نەدراون بە هیچ کامێک لە پێغەمبەران سەلامی خۆیان لەسەر بێ کە یەکیان فاتحایە ئەوەی دووهەمیان دوو ئاەتی کۆتایی سوورەتی بەقەرەن حەدیثێکمان هەیە دەفەرمێت هەر کەسێک شەوانە دوو ئاەتی کۆتایی بەقەرە بخوێنێ بەسیەتی یعنی چی یعنی ئەگەر ئەو شەوەی هیچی دیکەش نەخوێنێ لە قورئانێ کۆمەڵێک معنای هەنا ئەوەندە جێگای هەموو قورئانی بۆ دەگرێتەوە هەندێکی کە دەفەرمون بەسیەتی یعنی ئەگەر هیچ ذیکرێکی دیکە نەخوێنێ خوای گەورە بەوەندە ئاەتانە دەیپارێزێ هەندێکی کە دەفەرمون ئەگەر لەو شەوەدا شەو نوێژیش نەکا مادام ئەو دوو ئاەتەی خوێندون بەو دوو ئاەتانەوە خەوتوە خوای گەورە خێری شەو نوێژی بۆ دەنووسێ کە هەموو معناکان ڕاستن و دەگونجێ خوای گەورە هەر هەمویانمان لێ کاتیدا بەنسیب بکە بۆیە تەوان پێش خەوتن ئینسان هەتا بۆی بکرێ ئەو دوو ئاەتانە بخوێنێ کە دوعان تەوان زۆرتر ئێستاش دەیگەینێ دوعاەکان کە کراون کە دەیکەی خوای گەورە ڕێک لەگەڵ دوعاەکەی تۆدا دەڵێ فەعەلت ئەوەی تۆ داوا دەکەی خوای دەڵێ بۆم کردی هاجا هەر کەسێک تەوان بە ئیمانەوە بیکە دەبێ یەقینی هەبێ حەدیثەکە لە موسلمدا هاتووە حەدیثی صەحیحە کاتێ دەڵێ فەغفیر لەنا خوا لێم خۆش بە خوا دەڵێ ئەوە لێم خۆش بووی دەڵێ چاوپۆشیم لێ بکە خوا دەفەرمێ ئەو چاوپۆشیم لێ کردی خوا کاری قورس و گرانم بەسەردامەدا خوا دەڵێ ئەو بۆم کردی هەموو ئەوەی داوای دەکەی خوای گەورە بۆی جێبەجێ کردووی بەمە جێک تەوان ئینسان متمانەی هەبێ معناکەی ئاسانە ئامەنە الرەسوول و دوای ئەوەی کە ئاەتەکەی پێشوهاتە خوارێ و لەسەر سەحابەکان قورس بوو خوای گەورە ئیماندارانی فێر کرد بڵێن چی لە زیاتی ڕەخنەگرتن لە حکم و یاسای خوا لە جیاتی ئەوەی بەلایەنەوە قورس و گران بێ فەرمووی ئاوا بڵێن ئامەنە الرەسوول و باوەڕی هێنا پێغەمبەر صلی الله عليه وسلم بما أنزل إليه بەو کتێبەی بەو پەیامەی کە نێردراوەتە خوارێ بۆ لای خۆی لە شێڕە من ڕەبیهی لەلایەن پەروەردگاری واضحە ئیمانی هێنا باوەڕی هێنا ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم بە هەر چیەک کە بۆی هاتۆتە خوارێ لەلایەن پەروەردگاری یعنی قورئان هەموو حکمەکانی ناوی نەک بەشێکی باوەڕ پێ بێ و بەشێکی باوەڕ پێی نەبێ پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیمانی هێنا لە دڵەوە ڕازی بوو بە هەر حکم و یاسا و دەستورێک کە لەلایەن خواوە بۆی هاتووە بەتەنێ ئەوژ نا والمؤمنون ئیماندارانیش هەر هەمویان واضحە خوا دەفەرمێ كلون هەر هەمویان پێغەمبەر و ئیماندارانیش ئامەنە بالله باوەڕیان هێنا بچێ بەخوا باوەڕیان هێنا بەخوا زۆر جار گوتومان یعنی باوەڕت هەبێ بەخوا بە هەموو ناوسیفەتەکانی بە هەموو حکم و یاسا و دەستورەکانی خوا و مەلائکەتی باوەڕت هەبێ بەچی بە فریشتەکان کە فریشتە هەیە و پاشان هەمیشە چاودێری ئینسان و ئاگایان لە ئینسانە وە کوتوبیهی باوەڕیان هێنا بە هەموو کتێبەکان هەموو کتێبە ئاسمانیەکان وە ڕوسولیهی باوەڕیان هێنا بە هەموو پێغەمبەران لا نفرق و ئیماندار دەڵێسی پێغەمبەری جوای گوتووە ئێمە جوا دەڵێن لا نفرق بین ئەحەد من ڕسول ئێمە جیاوازی ناکەین لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەران جیاوازی ناکەین لە ئیمان پێبوون لە نێوان هیچ کامێک لە پێغەمبەران واضحە وقالوا گوتیان یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیماندارانیش تا قیامەتێ ئەوە دروشمیانە ئەوە قسەیانە دەڵێن چی سەمیعنا
وأطعنا جولك دانقول سمعنا وعصينا أما نابي وابلين سمعنا وأطعنا أي خوايا أي پیغمبر صلى الله عليه وسلم هرچی پێمان دەڵێ و بۆمان دێنی گوێی لێ دەگرین و فێری دەبین پاشان وأطعنا جێبەجێشی دەکەین و گوێڕایاڵیشین غفرانك يعني اللهم اغفر لنا يا الله يعني خوايا لێم خۆش بە غفرانە لە عەرەبیدا مەستەرە بە معنای ئیغفیرە ها غفرانك يعني ئەی خوا داوای لێخۆشبوونت لێ دەکەم ئەی خوا لێخۆشبوونی تۆم دەوێت لێبوردەی تۆم دەوێت غفرانك خوا لێم خۆش بە لێخۆشبوونی تۆم دەوێت جا کە گوتت لێخۆشبوونی تۆم دەوێت ها حەدیثی قودسیە حەدیثی قودسی عفو حەدیثی صحیح لە مسلم داهاتوە خوا دەفەرمێت فعلت يعني ئەوە لێت خۆش بوو غفرانك خوا داوای لێخۆشبوونی تۆ دەکەم ربنا أي پروردگارا وإليك المصير سرنجام قرانوي هموش تيكيش بولاي تويا واضحة لا يكلف الله نفسا إلا وسعها أرقبارناك خواي قورا هيت كسيك إلا وسعها تنها بأندازي تواناو دا صلاتي خوينا به بس آقات عن ليبه أو آياتا هندك زار وهندك كس كردو يعني تدرش متنبالي هرتي طاقتي عن نبو تااقەتیان نەبوو نەکتوانیان نەبوو تەوان دوشتی لێک جیاوازن ئەتۆ لە تەمبەڵیان تااقەتت نییە و بە فیعلیش قدرەتت خوا قدرەتی پێنەداوی ناکرێت بیکێ دروشمی تەمبەڵی هەرچی تااقەتە دەبڵی لا یکلف الله نفسا إلا وسعها وسع ئەوەیە بڕۆی دەست بە ئیشەکەی کەی لەکوێ پەکت کەوت و پێت نەکرا وایە سا بە هەر کامێکمان بگوترێ بە پێیان بڕۆ قەڵاتزێ وایە لەوانەیە بڵی چۆن بگەمێ وایە بەزەگەر بەڕێکەوتی دەگایان ناگای ئینسان عادەتەن ئینسان خوا شتێکی واجب نەکردووە لە قودرەتی ئینساندانەبێ بە حاڵەتی تەبیعی و سروشتی وایە لەکوێ بنمونە لە ڕێ کەوتی فعلا قاچت توانای ڕۆیشتنیان نەما ئەو جار هەرکەکەت لەسەر نامێنێ ڕۆژوو هەر لە خۆڕا کەسێک بڵێ تااقەتم نێ بە ڕۆژوو بم تەوان ڕۆژوو تەوان لە هاوینێدا و لە گەرمایدا هەر زەحمەتی تێدایە وایە چێ عوزری هەیە پێ نەبێ کێ بەر ئاەتەکەی دەکەوێت خۆی تاقی کردبێتەوە کەسێک لەکوێ مەترسی لەسەر دروست بوو بێ جاوە بۆ هەموو شتەکانی کاروایە بۆ نوێژە بنمونەوەی بە پێوە نوێژە ناکات زۆر جارجاری کەسێک حەسەن پشت هێشە و قاچێکێکی هێ لە زیاتی بە پێوە ڕاوەستانەدا دەنیشێ کەسەکە خۆی تاقی کردبێتەوە یا دکتۆرێکی ئەخیستا و ئەقی تایبەت پێی گوت پێ زەرەری هەیە بە پێوە ڕاوەستی یا قاچت بنوشتێنیەوە عوزری پێدراوە ئەو ئاتە گوتمان بۆ ئەوە هاتۆتە خوارێ لەسەر ئەوە هاتۆتە خوارێ ئەو وەسوەسە و خوتخوتانەی بەسەر دڵی ئینسان دادێن ئینسان دەسەڵاتی تێیاندانە خوا لە سەروی لێت ناگرێ دەنا واجیبات و ئەحکام هەرچی هەیە ئینسان بە شێوەی گشتی و زۆرینە تااقەتی هەیە بیکە خوا شتێکی واجب نەکردووە لەسەر ئینسانی ئەگەر کەسێکیش بە ئیستیفنا نەخۆش بوو ئێستا هەموو کەس دەتوانێت بە پێوە ڕاوەستێ وایە هەموو کەس لە حاڵەتی تەبیعی بەس ئەگەر نەخۆش کەوتی نەخۆشیەکە حاڵەتێکی تاریە عوزرت پێدراوە هەموو کەس دەتوانێت بە ڕۆژوو بێ بەس ئەگەر نەخۆش بووی وایە حاڵەتێکی تاری و تایبەتە بۆیە ئاەتەکە نابێت بکرێتە دروشمی تەمبەڵی بەڵکو یعنی ڕوخسەتێکە خوای گەورە دایناوە بۆ هێندێک حاڵەت و بۆ هێندێک کات لا يكلف الله نفسا إلا وسعها خوای گەورە ئەرگبار ناکە هیچ کەسێک تەنهاو بە ئەوەندە نەبێکە لە توانا و دەسەڵاتی خۆیدایە ئەوە یاسایەک یاسای دووهەم لەها ماکەسەبەت لەها هەموو نەفسێک بۆ خۆیەتی لە قازانجی خۆیەتی ئەو کار و کردوانەی کە کردوونی وایە لەها یعنی بۆ خۆیەتی ئەو مەبەستی چاکەیە لەها بۆ خۆیەتی لە قازانجی خۆیەتی هەر کار و کردەوەیە کە لە دنیادا کردوتە بە هیچ شێوەیەکی چاکەی تۆ نادرێن بە کەسێکی دیکە ئەگەر فەرزەن خوای گەورە چاکەی لەگەڵ کردی ڕێی پێدای شەفاعەت و تکا بۆ کەسێکی بکەیت بەهۆی کردەوە باشەکانی خۆت ئەوە فەضل لە خوا لەگەڵی کردووی دەنا پاداشتی کردەوەی خۆت بۆ خۆتە نەئی تۆ دەدرێ بە کەس نەدەبێت چاوەڕوانیشکەی چاکەی کەسێکی دیکەت بۆ بێ و بە چاکەی کەسێکی دیکە ڕزگارت ببێ واضحە وعليها ما اكتسبت ولەسەر خۆشتە لە زەرەری خۆشتە ئەو کار و کردەوە خراپانەی کە ئینسان کردوێتی ئەوە یاسای خوا طبعا نەگۆڕە واضحە ئەو زار دوعا ربنا لا تؤاخذنا ئەی خوایە ئەوە ئاەتەکەی دیکە فێرت دەکا کە هەرچی لە توانای خۆتدا هەیە بەکاری دێنی وایە هەرچی دەسەڵاتت بەسەریدا دەشکێ دەیکەی دوای ئەوەی کە دەسەڵاتی خۆت بەکارهێنا وایە طبعا دین دوو بەشە بەشێکی عەقیدە و ئیمانە عەقیدە و ئیمان پەیوەندی بە دڵەوە هەیە هەموو کەس دەتوانێت هیچ ماندووبوونێکی تێدا نیە تەنها بڕیار و قەرارە وایە
بەشێکی ئەحکامە ئەحکام بەپێی قودرەت و توانای خۆت خی گەورە لەسەر سوک دەکات و بۆ سوک دەکات دوای ئەوەی کە ئەوەی لە دەسەڵاتی خۆتدا هەیە کردت دەپاڕێەوە لە خی گەورەش وعدی داوە و دوعاەکەی قبول کردووی تەواو ربنا لا تؤاخذنا إن نسينا خوایا لێمان مەگرە سزامان مەدە محاسبەمان مەکە لەسەر کارێک کە لە بیرمان دەچێت ئەوە یەک بۆیە ها رفع عن أمتي الخطأ والنسيان ها پێغەمبەر دەفەرمێ هەڵگیراوە قەڵەمی گوناه نووسین لەسەر ئومەتەکەم ئەوەی بە لەبیرچوونەوە بە لەبیرچوونەوە هەر کارێک نەتکرد واجبات یان هەر تاوانێک کردت بەڵام نەتزانی حرامە طبعا لە لەبیرچوونەوەیدا خوا لە ئینسانی ناگرێ چونکە گوتمان کە دوعات کردووە خوا گوتوێتی ئەو کردم لە ربنا لا تؤاخذنا خوا لێم وەگرە ئەگەر لە بیرم چوو ساگەر نوێژێکت نەکرد بنمونە نیوڕۆت نەکرد بوو مەغریبی وەبیرت هاتەوە دەیکەی یان نایکەی یا تەواو کە کاتی تێپەڕی دەیکەی بەس گوناهی تاخیر بوونەکەت بۆ نانووسێ ها بەیانیان بنمونەوەی درنگ بە خەبەر دێ یعنی کە گوتی تازە مادام خۆر هەڵاتوە نوێژ هەر سووە با تێر خەو بم لێی گەڕم نەکرستیا یان دەبێ بیکە بەڵام لەسەر بەخەبەر نهاتنەکەی خوا محاسبەی ناکە وایە بۆیە طبعا کە دەڵێن ڕۆژ و واجباتێکی دیکەیە لە بیرت چووە لە کاتی خۆی دابیکەی دوایە هەر دەیکەیەوە ئەوەی مەجای کردنەوەی تێدایە بەڵام لەسەر تاخیرکردنەکەی خوا محاسبەت ناکە ئەو ئەخطەئنە یا ئەوەی بە هەڵە دەیکەین بە هەڵە چییە شتێک دەکەی نازانی گوناها نازانی تاوانە یا شەیتان فریوت دەدا بۆ زەمنێکی کاتی دەیکەی و دوایلەی پەشیمانی خی گەورە لەسەر ئەوەش لێمان ناگری پاشان دەفەرمێ ربنا ولا تحمل علينا إصرا خوایە بەسەر شانمانیدا مەدە ئیسڕان ینی کاری بە زەحمەت و قورس کەما حەملته على الذين من قبلنا وەکو چۆن دابوت بەسەر ئومەتان و گەلانی پێش ئێمەدا زۆر جاری کاوزام لە شوێنی کەش باسمان کردووە جوولەکە کاتی خۆی لە سەردەمی موسا پێغەمبەردا ئەگەر کەسێک قەتڵی کرد بە بۆ خۆی بکوشتێ تاوانی گەورەی کردبایە تۆبەکەی خۆکوشتن بوو کە ئەوە لە ئێمە طبعا هەم لە قەتڵیشدا قیساس و خوێن هەیە دەکرێت کەسەکە عافو بکرێت یا خوێنی لێوە بگیرێت لە جیاتی کوشتنەوەی وایە هەر تاوانێکت کرد بێ لە حەدیثەکەی خوێنمان ئەگەر پڕ زەویش گوناهات کرد بێ بەس داوای لێ خۆشبوون پێی لەخوا خی گەورە لێت خۆش دەبێت پێویستی بە هیچ جۆرە کردارێک نییە لەگەڵ خۆتیدا بکەیت کە ئەوانە هەموو ئاسانکارین خی گەورە کردوونی ئەندامێکت پیس بوو باە لە هێندێک لە دینەکاندادا وا بیبڕی یەکجاری فڕی دەی بە ئاو بە گڵ و بەیتی خاوێن نەدەبوویەوە ئێستا ئێمە هەرچی لەسەرمانە بە ئاو هەرچی پیسی هەیە ئاو نەبوو بە تەیەموم هەتا گڵیش نەبێ بە نیەتێک خی گەورە زۆر لە پیسەکانت لەسەر لا دەبا بۆیە لە فەرمێت ربنا ولا تحمل ئەنی بەو دوعاەتەمان لەسەرمان لاچووە خی گەورە فێری کردوین دوعاەکەمان کردووە دەیکەین خی گەورە دەفەرمی ئەوە لەسەرم لا بردی ربنا ولا تحمل علينا إصرا خوایا مەدە بەسەرماندا مەخەرە سەرمان کاری قورس و گران فەرمانی قورس و گران کەما حەملته على الذين من قبلنا هەر وەکو چۆن دابوت بەسەر گەلانی پێش ئێمەدا دوعاەکی دیکە ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا بخوایا بەسەرشانماندا مەدە ئەرکێک کارێک تاقیکردنەوەیە کە لە تواناماندا نییە کە ئەو دوعا زۆر گرینگە و هەمیشەش خی گەورە لە قەدەر ئیمان طبعا ئیمتحانمان دەکا دەنا هەندێک ئیمتحانی سەخت و قورسەنە کە تووشی سەحابە و پیاوچاکانی پێشوو بوون تووشی هەر کامێکمان ببێ هەندێک زۆری فەقیری هەیە کە سەحابە بۆ بە درێژایی تەمەنی لە پیاوچاکان بە فەقیری و ئەو پەڕی برسێتی بەڕێیان کردووە ئەگەر تووشی هەر کامێک لە ئێمە ببێ لەوانەیە بەڵام خوا لەبەرەوەی ئیمانەکەمان هێندە بە قووت نیە خی گەورەش پاراستوینی لە یان لەو زۆرەشتانە ربنا بەرهەمی ئەو دوعاانەیە کە خوا دەتپارێزێ امتحانت ناکە بە تاقیکردنەوەیەک کە لە تواناتدا نییە ربنا ولا تحملنا ما لا طاقة لنا به خوایا بەسەرماندا مەدە مەخەرە سەرمان ما یعنی شتێک تاقیکردنەوەیەک لا طاقة لنا به کە توانا و دەسەڵات و هێزمان بەسەریدا ناشکی پاشان لە هەمووی گرنگتر واعف عنا خوایا چاوپۆشیمان لێ بکە چاوپۆشیمان لێ بکە دواتر دەفەرمێ وەغفر لنا لێمان خۆش بە طبعا ئەو دوشتانە زۆر جار لە کوردیدا خەڵک بەیەک دوعا حسابی دەکات بەڵام لە ڕاستیدا دوو دوعای جیاوازن کە دەڵێ واعف عنا یعنی خوا چاوپۆشیم لێ بکە لە کەم و کوریەکانم لە دنیاە لەسەر گوناه و تاوانەکان عقوبەم مەدە عەفو ئەوەیە تۆڵەم لێ مەکەوە لە دنیادا ینی لەسەر
گوناهەکەی سزام مەدە وەغفر لەنا بۆ قیامەتش لەو گوناهەم خۆش بە واعف عنا کەواتە لە کوردیدا دەکرێت بڵێن چاوپۆشیمان لێ بکە لەو دنیادا لەسەر خراپەکان سزامان مەدە وەغفر لەنا کە قیامەتیش داهات لە هەرچی گوناه و تاوان هەیە هەمانە لێمان خۆش بە لەوەش مهمتر بەزەیشت پێماندا بێتەوە تەمان لێ خۆشببوونەوەی نەرخاتە جەهەنەمێ و بەس هەر بەوەندەی تەماعمان بەوەندەی ئیکتیفا ناکە ها دەڵێن چی وەرحەمنا بەزەیشت پێماندا بێتەوە ینی بمانخە بە هەشتیش ئەنتە مەولانە ئەتۆ گەورە و سەرپەرشتیکار و دۆستی ئێمەی فەنسوڕنا عەلە القەومی الکافرین سەرمانخە بەسەر کەسان و گەلانی بێباوەڕدا خوای گەورە و دوعایە بۆ ئێمە و بۆ هەموو ئیمانداران قبوڵکە ئینشاءالله